لا تەوەری یەکەمدا باسی ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانەکەین و گرنگی ئەم ڕۆژە بۆ گەلی کورچیە گرنگی ئاڵای پیرۆزی کوردستان بۆ نەتەوە بۆ نیشتیمان چییە بەگشتی باسی ئاڵاکەین و باسی پیرۆزی ئاڵاکەین باسی سمبولی ئاڵاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر هونەر ڕۆستەم مامۆستای زانکۆ دکتۆر سڵاوت لێ بێم کاتت سڵاو لێ بێ بەخێر بێت بەڕێزیشتان زۆر سپاس دکتۆر بەر لەوەی کە بچینە ناو ڕۆژی پیرۆزی ئاڵای کوردستانەوە باسی ئەم یادە بکەین با باسی گرنگی ئاڵا بکەین بەگشتی ئاڵا گرنگی بۆ هەر گەل و نەتەوەیەک چییە؟ بەڵێ سەرەتا سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ بینرانی بەڕێزیش و ڕۆژی ئاڵا لە گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان پیرۆز بێت. سەبارەت بە پرسیارەکەی جەنابەت ئەگەر سەیرکەین گرنگی ئاڵا لای هەموو میلەتانی دنیا بە درێژایی مێژووی بەشەریەت مێژووی مرۆڤایەتی هەمیشە بوونی هەبووە گرنگێکی زۆر گەوریان پێداوە وەکو هێما و ناسنامە و سمبولی نەتەوەکەیان سەیریان کردووە و هەمیشە لە ناخی هەموو تاکێکی ئەو نەتەوانە جۆرێک لە خۆشەویستی و لە ڕێز بۆ ئەو ئاڵایە دەربڕاوە کە ئەمەش بۆ خۆی بۆتە بەشێک لە کۆنەستی مرۆڤ لەسەر ئاستی نەتەوەکەی هەمیشە ئاڵاکەی بە پیرۆز و بە بەرز نیگا کردووە یاخۆ تەماشا کردووە دەبینین لە کاتی جەنگەکانە هەوڵدراوە گیانی بەخت کردووە بۆ ئەوی ئاڵای نیشتیمانەکەی نەکەوێتە زەوی و هەر بە شەکاوەی بمێنێتەوە. دیارە سەبارەت لە ڕووی زانستی مێژوویشەوە ئەگەر سیرکەین ئاڵا یەکێکە لە ئەو بابەتە گرنگانی کە تیۆرسیانە نەتەوایەتیەکان ئەوانەی کە لەسەر ناسیۆنالیزم قسە ئەکەن پیان وایە کە ڕەگەزی پێنجەمی نەتەوایەتیە واتە ئێمە چوار ڕەگەزی سەرەکیمان هەیە بۆ مەسەلەی پێکهێنانی نەتەوە کە بریتە لە خاکی هاوبەش مێژووی هاوبەش بەرژەوەندی هاوبەش زمانی هاوبەش بەشێک لەو تیۆرسێنانە دەڵێن ئاڵای هاوبەشیش ئاڵایە کە هەموو تاکەکانی ئەو کۆمەلگایە کۆکاتەوە ڕەگەزی پێنجەمی نەتەوەکەیە کە جێگەی شانازیان بێ واتە لە ڕووی گرنگیەوە یەکێکە لە ئەو ناسنام و سمبولە زۆر گرنگانەی کە هیچ نەتەوەیەکی دنیان نەبووە لانی کەم لە مێژووی نوێدا لە 600 ساڵی ڕابردووە ئاڵایەکی تایبەت بەخۆی نەبێ هەڵگری کۆمەڕێک ڕنگ و بەها و نۆرمی تایبەت نەبێ کە جێگەی شانازی تاکەکانی بوو بێت. زۆر باشە پاس لە ڕەنگەکان کرد هەمیشە تێبینیمان کردووە لە زۆربەی ئاڵاکانە ئەبینین کە خۆرەکتیایە بەکار هاتووە کەواتە بنەمایەک هەیە بۆ هەڵبژاردننی ئەم ڕنگانە لە ئاڵای هەر وڵاتێکا بێت و بە تایبەتی لە ئاڵای هەرێمی کوردستانیشە بێگومان لە کۆنا و هەتا ئێستش سروشت زۆر کاریگەری لەسەر مرۆڤ هەیە بە تایبەتی گەلانی ڕۆژهەڵات ئەبینین کاریگەری سروشتیان زۆر لەسەر بووە بۆیە نەک هەر کورد گەلانی دنیاش ئەگەر سیرکەین ئاڵاکانیان لە چەند ڕەنجێک پێک هاتووە کە هەمووی ئاماژەن بۆ کۆمەڵێک بەهاومانە گەلی کوردیشێک بۆ لەو گەلانی کە هەر لە کۆنەوە کاریگەری سروشتەکانی لەسەری هەبووە دەبینین ئاڵاکەی لانی کەم لە مێژووی نوێ ماوەی 200 ساڵە ڕەنگەکانی سەوز و سوور و سپی و هەروەها بوونی ئەو خۆرەی کە تۆ ئاماژەت پێکردیایدا هەمویان ئاماژن بۆ ئەوەی کە سەوز سروشتی جوانی سەوزایەتی و هەروەها مەسلەی سوور ئاماژەیە بۆ خوێنی شەهیدان و مەسلەی قوربانیدان و سپی بۆ ئاشتی و ئاوانە و ئەگەر سیرکەین مەسلەی خۆرەکەش کە زۆر کاریگەری هەیە لەسەر گەلانی ناوچەکە ئاماژە بۆ ئەوەی کە بەشێک لە مێژونووسانی جێڕنەوە بۆ ئەوەی کە دینی کوردەکان گەلی کورد لە پێشدینی ئیسلام زەردەشتیەکان مەسلەی پیرۆزی خۆر و مەسلەی ئاگر و مەسلەی ڕووناکی ئەوانە کاریگەری هەبووە و زیاتر ئەتوانین بڵین لە مێژووی نوێشە هۆکارەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە کورد بە درێژایی 200 ساڵ لە خەباتی ڕزگاریە بۆ خۆر ئاماژەیەک بۆ ڕزگاری نەتەوەکە لە دەستی ئەو داگیرکەرانەی کە داگیریان کردووە. دکتۆر جان ئەمەوێت باسێکی مێژووی ئاڵای پیرۆزی کوردستان بکەین هەر لە سەردەمی مادەکانەوە کە ئاڵا هەبووە بوونی هەبووە تا ئێستا کە ئێستا یادی ئاڵا ئەەکەینەوە. دیارە ئەگەر بمانوێ باس لە مێژووی ئاڵا بکەین بەگشتی لە لای گەلانی کۆنی ڕۆژهەڵات وە لەسەر ئاستی جیهانیش بەگشتی مێژوەکەی زۆر کۆنە و دەگەڕێتەوە بۆ نزیکەی 4000 ساڵ پێش ئێستا. سەرچاوە مێژوەکان ئاماژە بەوە دەکەن سۆمەریەکان ئاڵای تایبەت بەخۆیان هەبووە کە ئەگەڕێنەوە تقریباً 5000 پێشزین تا 4000 پێشزین لە ناوچەکانی کوردستان ژیاون لە عێراق لە میسۆپۆتامیا وڵاتی دووڕووبار ژیاون لە ناوچەکانی ئێران بەشێکی لەژێر کۆنتترۆلیانە بووە. ئەمانە تا دەگاتە سەردەمی کاشیەکان و لۆلۆیەکان کە لە هەزارەی دووەمە ژیاون میدیەکان لە هەزارەی یەکەمە ژیاون کە بە باپیرە گەورانی گەلی کورد ئێمە هەژماریان دەکەین هەموو ئەمانە ئاڵای تایبەت بەخۆیان هەبووە. بەڵام بیرمان نەچێ ئاڵا لە کۆندا وەکو ئێستا نەبووە ئاڵا لە کۆندا زیاتر زۆر جار لەسەر پارچە تەختەیەک یان لەسەر پارچە چەرمێک یان لەسەر کانزایەک جۆرێک بۆ لە ئاماژە بۆ ئاڵای ئەو گەلە کۆنانەی کە هەبووە.
بەڵام وردە مەسلەی ئاڵا گەشەکردن بەخۆی ئەو بینێ لە مێژینوە ئەبینین کە قماش بەم شێوازەی ئێستا دێتە بوون دەبێتە ڕەمزی گەلان وردە لێەوە گەشە دەکات. سەبارەت بەم ئاڵایی ئێستەی باشووری کوردستان یاخود هەموو گەلی کورد دەتوانین بڵین لانی کەم زۆرینەی گەلی کورد لە ئێستادا هاودەنگین لەسەر ئەم ئاڵایە مێژوەکەی بە تەواوی ئەتوانین بڵین بە پێی بیر و ڕاز زۆرە لەسەری بەڵام ئەمەوێت ڕاستترین ڕایان کە من پێم وایە نزیکترینە لە ڕاستیەوە بریتە لە ئەو ئاڵایە کە مێژوەکەی دەگەرێتەوە بۆ 104 ساڵ لەمەوە پێش. بۆ یەکەمین جار ئەمە ڕۆشنبیرانی کورد لە ئەستەمبول لە ساڵی 1990 کۆمەڵەیەک دروستەکەن کۆمەڵەیەکی ڕۆشنبیری سیاسی کوردی بەناوی کۆمەڵەی ڕێخستنی جڤاکی کوردستان. ئەم کۆمەڵەیەکە کۆمەڵێک ڕۆشنبیری دیاری خەڵکی سلێمانیشتیا ئەندام بوون هەڵەسن بە دیزاینکردن و دانانی ئەم ئاڵایی ئێستا لە 4 بەشی لە 3 ڕنگ و هەروەها خۆرێک بەو شێوازە تایدا بووە. بۆیە دەبینین لە دوای ئەوانش مێژوی ئەم ئاڵایە وردە لە گەشەکردنە ئەبێت. لە سەردەمی شۆڕشی شێخ سەعیدی پیرانە یەکێک لە کەسایەتە دیارە سیاسیەکانی کورد کە نورەدین زازایە خۆی شایەتی ئەوە دەدا دەڵێ لە کاتی شۆڕشەکەی شێخ سەعیدی پیرانە ئەم ئاڵایە هەڵکراوە خۆی بینیوێتی و لە دوای ئەوە ئەگەر سێ بکەین لە شۆڕشی ئاگری داخا بە هەمان شێوە ئاڵاکە نزیکە لەمەی ئێستەوە تەنها تیشکی خۆرەکان گۆڕاوە ئەجینا ڕەنگەکان و مەسلەی خۆرەکە زۆر نزیکن لە یەکتریەوە دوای ئەوە دەبینین دیارترینیان سەردەمی کۆماری کوردستانە کە تایدا ئەم ئاڵایە بە تۆزێک گۆڕانکاریەوە لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەڵکراوە لە کۆماری کوردستانە وەک ڕەمزی کۆمارەکە مامەڵەی لەگەڵاکراوە و دواتریش لە کوردستانی خۆمان لە دوای پرۆسی ئازادیەوە وەکو پێشتریەوە ئاماژەتان پێکرد لەلایەن پەرلەمانی کوردستانەوە وەکو ئاڵای نەتەوەی کورد دیاری دەکرێت. زۆر باشە هەموو هەفتەی دیسەمبەرێ بە ڕۆژی ئاڵای کوردستان دیاری کراوە هەبوونی ئەم ڕۆژێ تا چەند گرنگە بۆی ئێمە نەوە لە دوایینەوە ئاشنای بکەین بە ئاڵاکەمان کە سیمبولی وڵاتەکەمانە کە بتوانین ڕۆژە لە ڕۆژان لە پەنای ئاڵای وڵاتانی جیهانە بشکێتەوە. دیاریکردنی ڕۆژەکە دیارە پەرلەمانی کوردستان پشتی بەستووە بە ئەو ڕۆژەی کە دام و دەستگاکانی دەوڵەتی شاهنشاهی ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شاری مەهاباد کشانەوە لە دوای سەروبەندی جەنگی جیهانی دووهەمە کاتێک کە لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆماری کوردستان دروستە بێ بۆ یەکەمین جار لە هەفتەی 12 ئاڵای شاهنشای ئێرانی لە ناوچەکانی مەهاباد و ڕۆژهەڵاتی کوردستان دادەگیرەوە بۆ یەکەمین جار ئەم ئاڵایی کوردستان لەوێ هەڵ ئەکرێ بۆ یەک پەرلەمانی کوردستان لەو ساڵی 1998 ئەو ڕۆژەی کردووەتە ڕۆژێکی مێژووی بۆ ئەوەی هەموو ساڵێ گەلی کوردیادی ئەو ڕۆژە بکاتەوە و بەرز ڕایگرێت. دکتۆر سەبارەت بە تاکی کورد لە ئێستایا تاکی کورد تا چەند هۆشیاری نەتەوەیی هەیە تا چەند خۆشەویستی هەیە عەتبی هەیە بەرامبەرەوە ئاڵایەکە چەندین ساڵە نەوە لە دوایینەوە قوربانی لە پێناوە درراوە خوێنی لە پێناوە ڕژێنراوە و ئەگەر ئەم هۆشیاریە نییە هۆکاری ئەم ناهۆشیاری نەتەوەیە بۆ چێگەڕێتەوە. خۆی لە ڕاستیە ئەگەر تۆ قسە لەسەر ئەوە بێت نیشتیمان پەروەری یاخود خۆشەویستی ئاڵا نەتەوە وڵات لە ناخی تاکەکانی خۆتا دروست بکەیت پێش هەموو شتێ پێویستی بەوەیە ئەو تاکە لە نیشتیمانەکەی خۆیان هەست بە سەربەرزی و هەست بە بەختەوەری و دڵخۆشی بکە هەست بەوە بکات مافەکانی پارێزراوە هەست بەوە بکات کە وڵاتێکی هەیە تایدا حساب بۆ کراوە و مافەکانی پارێزراوە ئەمە سەرەتای دروستکردنی هەموو نیشتیمان پەروەریەکە بەرامبەر بە ئەرکەکان و مافەکانی تاچینەتەوە بۆیە ئەبینین لە ئێستای کوردستانیشا من پێم وایە خەڵکی کوردستان زۆر بەرپرسە بەرامبەر بە خاکی خۆی بە ئاڵای خۆی بەڵام ڕەنگە خەڵک گلەی لەوە هەبێ یاخود گلەی ئەوە بکات کە مافەکانی لە چوارچێوەی کوردستاندا مەسەلەن چینی گەنجانە یاخود چینەکانی ترە کە بۆی نەهات بێتە بوون یاخود مەسەلەن خزمەت نەکرابێ بەو شێوازەی کە هەیە دەبینین ئەو وڵات جێبێڵێت ئەگەر بچێتە دەرەوەی وڵاتەوە لە چوارچەوەی نیشتیمانەکان نەتوانێت خۆشبەختی خۆی بەدەستبێنێ ئەبینین بێگومان ئەو خۆشەویستی بۆ ئاڵان نامێنێت بەڵام بە گشتی ئەگەر سیرکەین لەسەر ئاستی کوردستان خەڵک و بەڵام ئەتوانم بڵین ئەوە گرنگە کە خەڵک مەسلەی ئاڵا و نیشتیمان و خاک جیاب کاتەوە لە هەندێک لە دەسەڵاتی کاتی لە مەسەلەن لە دەسەڵاتی لایەن و لایەنێکی سیاسی کە گلەی لێ هەیە چکە ئەمانە هەمیشەین دەمێننەوە بۆ نیشتیمانەکە بۆ نەتەوەکەی بەڵام ئەوی کە دەسەڵاتێکە تۆ گلەیت لێ هەیە ئەوە دەڕوات و نامێنێتەوە بۆیە داهاتوو هەر بۆ نیشتیمانەکەی تۆوە بە ئەو پیرۆزی کەواتە پەیوەندیەک نییە لەوەی کە من ئێستا ئەگەر خزمەتگوزاریەکەم نەبێت یان بە تەواوی هەموو ئەو شتانەی کە حەزم بێتی
بەردەستم نەبێت کە من ڕقم لەو ئاڵایە بێت ئەو ئاڵایە لەبەروی من بەو بەبیرانم خزمەتیان کردووە و قوربانیان یاوە لە پێناو ئەو ئاڵایە و بەرز ڕاگرتنی ئەو ئاڵایە ڕاستە خۆی بێگومان ڕەوایەتی لەوەدا نییە کە تۆ تاکی نیشتیمانەکەی خۆت ڕقی لە ئاڵاکەی خۆت لە ڕەمزی خۆ لە نەتەوایەتەکەی خۆت بێت بەڵام وەکو وتمان ئەمەش کارکردنی دەبێت پێویستە لەسەر ئاستی پەروەردە لە ناوەندەکانی پەروەردە کاری لەسەر بکرێ مەسەلەی نیشتیمان پەروەری مەسەلەی خۆشەویستی ئاڵا لە ناخی تاکەکاندا و لە خوێندکارەکاندا بچێندێت تا دەگاتە ئاستی پێگەیشتن هەموو ئەمانە پێویستە کاری لەسەر بکرێ بەڵام وەکو وتمان پێویستە لایەنە سیاسیەکان مەسەلەن دەسەڵاتداران زیاتر لە خەڵکی لەم بابەتە بەرپرسیارتر بن لەوەی کە کار بکەن کەوا چینە جیاواز چۆن و توێژە جیاوازەکانی کۆمەلگا هەست بەوە بکەن لە نیشتیمانەکەی خۆیانە مافەکانیان هاتۆتە بوون و نیشتیمانی خۆیان خۆش بوێت و تایدا بەردەوام بن و ڕێز لە ئاڵاکەی خۆیان باسی ناوەندەکانی خوێندنە کردە ناو پرۆسەی پەروەردەیە بەگشتی لە هەرێمی کوردستان بۆشاییەک هەیە بۆ فێرکردنی مناڵ هەر لە باخچی ساوایانەوە تا ئەگاتە دوا قۆناغی خوێندنی بۆ هەستی نیشتیمانی بۆ خۆشویستنی بۆ ئاڵایە خۆی لە ڕاستیە ئەتوانم بڵێم گرنگێکی باشی پێدراوە لە ئێستادا ساڵانە ئەمیادە دەکرێتەوە و هەروەها لە چوارچێوەی پرۆگرامەکانیشە لە چەندین شوێنە ئەبینین بە تایبەتی لە مادە کۆمەڵایەتیەکانە باس لە ڕۆژی ئاڵای کورسان لە مەسەلە نەتەوایەتیەکان لە مێژووی کورد لە سەروەریەکانی نەتەوە هەمووی کراوە و ئەوەندەی ئاگام لێ بێت چینی مامۆستایان زۆر لەم بابەتە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە و ئیتر وەکو وتمان فەزاگشتیەکەش دوجار کاریگەری هەیە لەسەر مەسەلەی گەشە پێدانی هەستی نەتەوایەتی و خۆشەویستی ئاڵا کە هیوادارین خەڵکی کوردستان ئەم قۆناغە لە قەیرانی سیاسی و قەیرانی ئابووری تێپەڕێنەوە خەڵک بگەڕێتەوە سەر ئەوەی بە تەواوی خۆشەویستی بۆ نیشتیمان و بۆ ئاڵاکەی خۆی دەرببڕێەوە بەردەوام بێ لەسەری ساڵانی پێشوو ئەمە هەمیشە ئەمان بینی لە ناوەندەکانی خوێندنە لە هەفتەیەکە ڕۆژێک تایبەت کرابوو با هەڵکردنی ئاڵاکە قوتابیەکانی دیکە ڕێزەبوون و کۆمەڵە قوتابی بەشداریانە کرد بەڵام بەداخەوە ئەم ساڵ لەگەڵ ڕاگررتنی پرۆسی خوێندنە ئەم چالاکیانش لە قوتابخانەکانە هەر لە سەرەتاییەوە بگرێت تاکو قۆناغەکانی دیکەی بنەڕەتی کەواتە چی بکرێت بۆ ئەوەی جێگرەوەی ئەوە بێت کەمە خوێندکارێکمانەیە ئەچێتە پۆلی یەکی سەرەتایی بەڵام خوێندنگاکەی دەستی نەکردووە بە خوێندن چی بکرێت بۆ ئێمە ئەو ئینتیمایی لا دروست بکەین ئەو خۆشەویستی بۆ ئاڵا لا دروست بکەین بەڵێ لە ڕاستیە هەموو دام و دەستگاکانی وڵاتێک بەرپرسن لە دروستکردنی نیشتیمان پەروەری لە ناخی تاکێکدا یاخود خۆشەویستی ڕەمزەکانی نەتەوە وەکو وتمان پرۆسەکە پرۆسەیەکی کاتینیەوە بڕیارێک نابێت پرۆسەیەکی درێژخایەنەوە پێویستی بە کات زیاتر هەیە کە دام و دەستگاکان ئیشی لەسەر بکەن چ دام و دەستگاکانی کۆمەلگەی مەدەنی بێ چ ئەلام بێ وەکو بەڕێستان کە ئەم پرسانە گرنگی پێ بدەن هەر تەنها لە ڕۆژێکانە بێت لە ڕۆژەکانی تریشا گرنگی پێ بدرێت لە بۆنە نەتەوەیەکانە و بە هەمان شێوە دام و دەستگا پەروەردەیەکان وەکو وتمان قوتابخانەکان زانکۆکان پەیمانگەکان ئەمانە خەمیان بێ و گرنگی پێ بدەن وە لە هەمووی گرنگتر چینی مامۆستایان لە وڵاتە مامۆستایان لە زانکۆکان لە قوتابخانەکان نەچنە ژێر ئەو فشارە وتمان ئەو فشارە خراپەی کە ئێستا لە فەزای سیاسی کوردستانە دروست بووە و ئەوەی کە وتمان جیایکەنەوە لە یەکتری نیشتیمان و خاک و پیرۆزی و ئاڵاکەی جیاکەنەوە لە دەسەڵاتێکی کاتی کە گلەییان لێ هەیە ئەگەر گلەیش هەبێ ئەگەر ڕەخنەش هەبێ ئاراستەی دەسەڵاتە سیاسەکە بکرێ بەڵکو نەفرەت لێکردن نەبێ لە نیشتیمانی خۆت لە ئاڵای خۆت لە نەتەوەکەی خۆت کە هەزاران ساڵە تۆ لەسەر ئەم خاکە دەژی و نەوەکانیشت بە هەمان شێوە لەم خاکە گۆشەکرێن بۆیە مەسەلەی خۆشەویستی نیشتیمانێکێکە لەوانەیە کە لە مێژووی هەموو گەلانە زۆرترین قسەی لەسەر کراوە پێویستە زیاتر کاری لەسەر هەمیشە ڕخنەیەکی شەیە لەوەی کە من زۆر لە هەوڵاتیانەوە گوێم لێ بووە کە ڕۆژێک دانراوە سەبات بە ئاڵا بەڵام ئێمە زۆربەی کاتبینی ومانە لە دام و دەستگا حکومیەکان بێت لە ناوەندەکانی خوێندن بێ ئاڵا هەڵکراوە کە ئاڵاکە بە شێوەیەک دراویەکی پێوە دیارەیە خورد کۆن بووە کەواتە ئەتوانین بڵێن گرنگیدان بەو ئاڵایش کە لە بینەی دام و دەستگاکاندا هەڵەکرێت خۆی گرنگێکی هەیە بێگومان ڕەمزە وەکوتمان ڕەمزێکی نەتەوەکەیە تۆ گرنگی پێ بدرێت لە ڕووی تەرتیبات و لە ڕووی جوانی و هەروەها ساڵانە بگۆڕێت ئێستا ئەوەندەی من ئاگادار بم لە وەزارەتی پەروەردە ئەو ڕێنماییە هەیە لە وەزارەتەکانی کەش ساڵانە ئاڵاکە لەسەر دام و دەستگاکان بگۆڕێت بە ئاڵایەکی تازە بەوەکو تۆ ئاماژت پێکرد ینی دراو نەبێت و هۆشیاری ئەومان هەبێت کە چۆن ئاڵاکە و لەکوێدا دەنین بەو ئەوەیەکێکە لە ڕەمزە جوانەکان کە پێویستە کاری لەسەر بەڵێ تۆ پۆشینی جلی کوردی لەم ڕۆژەیە تا چەند گرنگە هاتەنە بەڕێز جلی کوردی و نەپۆشیوە بڵێ وڵاجا جلی کوردی وەکو تۆ ئاماژت پێکردێکێکە لە ئەو ڕۆکو بۆنەیەک وایە ئەمڕۆ جەژن بڵێ بێگومان ئێستا دەستیەوە خۆش بێ جلی کوردیتان لە بەرایە بەڵام من ئەمڕۆ لەبەرم نەکردووە بەڵام زەرورە ینی زەرور لە بۆنە نیشتیمانەکانە ئەوەندەی بتوانین جلی کوردیشێکە لەو ڕەمزانەیە وەکو وتمان چۆن ئاڵامان هەیە جێگەی شانازی و خۆشەویستی نەتەوەکە جلی کوردی بە هەمان شێوەی باشە تەبعاً من خۆم 186 دەسم هەیە بەڵام
ئێوارە کە درەنگی پیان وتم ئامادە نەبوو بۆ ئەوە لەبەرەوە زانیم فریان نەکەوتوێگینا لەگەڵ ئێمە ڕۆژێکیشمانەیە تایبەت بە ڕۆژی پۆشاکی جلی بەرگی کوردی بەڵام هەر جوانە هەمیشە ئێمە ڕستەنایەتینەتەوەی خۆمان بێڵینە جلی کوردیت لەبەر تا چەند گرنگە ئەم جل و بەرگە کوردیە دکتۆر هەر لە بۆنەکانە نەبێت بۆ لە جەژنابێت یان لە بۆنەیەکی نیشتیمانی و نەتەوەییا بێت با لە ڕۆژە ئاساییەکانیش جارجار جلی کوردی لەبەر بکرێت ڕاستە خۆی ئەمە علاقەی بۆ کللتورەوە هەیە لە دوای ڕاپەڕینەوە لە کوردستاندا وردە جێگەی کردەوە کە بێگومان هەمومان ئەو جۆرە گلەیەمان هەیە کە بۆچی بەو ئاراستەیان ڕۆشت من لە ڕۆژەڵاتی کوردستان لە کۆمەڵێک شاریان سەردانم کردووە لەوێ بڕێک ژیاوم یعنی ئەبینم لەوێ مامۆستاکان بە جلی کوردی زۆر جوانەوە دەچنە سەر دەچنە ناوەندەکانی خوێندن دەرز دەڵێنەوە چ لە زانکۆکانە مەسەلەن لە زانکۆکانی کرماشانە بەشێکی لە زانکۆی سنە بەجلی کوردیەوە زۆر یعنی هەڵگیری بەهایەکی نەتەوەیە دەرسەڵێنەوە زۆر شتێکی ئاسایی و زۆریش جوان و معقولە بەڵام بەداخەوە لای خۆمان ئەم کللتورە تۆزێک کاڵ بۆتەوە و لە پێشووتر لە هەندێک لە دام و دەستگاکانە بە تایبەتی زانکۆکانە ڕێگەش نەدەدرا بەڵام ئێستا ئەوە جۆرێک لە ئازادی وەرگیراوە بەڵام وردە هەیە بەڵام کەمە هێشتا نەبووتە دیاردەکە ئەوە بەکار بهێنرێت زۆر باشە دکتۆر هونەر ئەنجا من ئەوەنەی کە ئاگادارم دکتۆر هونەر هەمیشە لەگەڵ قوتابیەکانە ئەچێتە ئەو شوێنەوارە دێرینانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە و زانیاریان پێ ئەداکەواتە گرنگیدان بۆ شوێنانش ئاشناکردنیان بەنەوەکانی ئێستا کە لەوانەیە دوور بن لەم زانیاریانە تا چەند گرنگە ئێوە وەکو مامۆستایانی زانکۆ بێگومان مەسلەی لە پرۆسەی پەروەردات و ئەگەر سیرکەیت خوێندکارەکان و ئاشناکردنیان بە شوێنەوارە مێژوویەکانی کوردستانێکێکە لە ئەو بابەتانی کە بەشێکە لە پرۆگرام و لە دەرسەکانمان گرنگی خۆی هەیە بە تایبەتی گەیاندنی ئەو پەیامە لە ئەو شوێنەوارانەی کە تۆ پیشانیانەدەی بریتە لەوەی کە تاچی کورد هەست بەوە دەکات ڕیشەیەکی قوڵی لەسەر ئەم نیشتیمانەی هەیە و هەشتی نیشتیمان پەروەری بۆ دروستە بێت کە هەزاران ساڵە 3-4 ساڵە باو باپیرانی ئەو لەسەر ئەم خاکە ژیاون و جێدەستیان بەم شێوازە ئەبینین دیارە لەسەر نیشتیمانەکەیان و ئەمە وا دەکات تاچی کورد هەست بە شانازی بکە بە خاکەکەی خۆیەوە و هەست بەوە بککەوە ڕیشەیەکی قوڵی هەیە لەسەر خاکەکەی خۆی دیاجار ئەمەیکێکە لە بابەتە زۆر گرنگە پەروەردەیەکان کە ساڵانە ئێمە لە ناوەندەکانی خوێندنە کاری لەسەرەکەین. باشە دکتۆر تا چەند گرنگی دراوە بە هەڵکردنی ئاڵا تەنها لە شوێن و دام و دەستگا فەرمیەکانە حکوومیەکانە نا بەڵکو لە هەر شوێنێکی ترابێت گرنگی بە ئاڵا دراوە لە خواردنگەکان لە چێشتخانەکانە لە هۆتێل و مۆتێلەکانە کە گەشتیارێک ڕۆ لەم شارە ئەکات ئەم ئاڵایە ببینێت و زۆرترین کات ئاڵای کوردستان بێتە بەرچاوی. بێگومان گرنگە یعنی بە تایبەتی تۆ سەیری وڵاتام کە وەکو تۆ ئاماژەت پێکرد شوێنە گەشتیاریە دیارەکان و دام و دەستگاکانی دەوڵەت هەموو ئەمانە ئاڵای وڵاتەکەی خۆیانن هەڵواسیوە یعنی ئەبینی گرنگی پێدراوە کەسێکی بێگانە کە دێت ڕاستە خۆ دەزانێتەوە ئاڵای تۆیە چ لەسەر ئاستی پرۆتۆکۆلەکان کە پێویستە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم لە ناو خۆ دەرەوە گرنگی پێ بدەن واتە ئەتوانین بڵین زۆر جار لە کاتی پرۆتۆکۆلێکە ئەبێ نەخێریان هەبێ بۆ ئەوەی کە ئاڵای کوردستانیش بوونی هەبێ لە پاڵ ئاڵای عێراقا ئەمە هەمووی گرنگە و جگە لەوەش ئەگەر سیر بکەین لەسەر ئاستی کوردستان لە گشتیە ئەوەی جێگەی دڵخۆشیە ماوەی چەند ساڵێکە ئەتوانین 15 ساڵێکە ئاڵای کوردستان جێگەی ئاڵای پارتە سیاسیەکانی گرتووە ئەمە بۆ خۆی جێگەی دڵخۆشیە ئەگەر سیرکەین جاران ئێمە بیرمانیت پارتە سیاسیەکان زیاتر گرنگیان بە ئاڵاکانی خۆیان ئەدا بەڵام 15 ساڵێکە لە کوردستان هەموو پارتە سیاسیەکان شانازی بە ئاڵاوەکەوە دەکەن و هەروەها لەسەر دام و دەستگاکانی خۆیاندا زیاتر ئاڵای کوردستان هەڵەکەن کە ئەمە پێویستە زیاتر کاری لەسەر بکرێ و هەمووان کۆ بکاتەوە وە لێرا دەمەوێت ئەوەش بڵێم وەک پێشتریش ئاماژەمان پێکرد لە ئێستادا ئەتوانم بڵێم باشووری کوردستان و ڕۆژهڵاتی کوردستان ئەم ئاڵایی کە هەمانە شانازی پێوە دەکات بەڵام بەشێک لە باکووری کوردستان و ڕۆژاوای کوردستان ڕاستە ئەوانیش هەروەک ئاڵا و شانازی خۆیان سەی دەکەن بەڵام ئاڵای تایبەت بەخۆیانن هەیە کە من هیوادارم لە ڕێگەی ڕێکخراوێکی نەتەوەی و لە ڕێگەی کۆنگرەیەکی نەتەوەی و ئەمە یەک بخرێت واتە ناوچەکانی ڕۆژئاوای کوردستان و باکووری کوردستانیش لەگەڵ باشوور و ڕۆژهڵاتە یەکدەنگی تەواوەتی بن لە ڕووی سیاسی لە ڕووی کللتوری یەک ئاڵامان هەبێ لەسەر ئاسی هەر چوار پارچەکەی کوردستان کەواتە ئەتوانین بڵین هەبوونی یەک ئاڵا هێمە بۆی کە ئێمە گەلێکی یەکگرتومان هەیە و بتوانین ڕۆژێک لە ڕۆژان وڵاتێکی سەربەخۆمان هەبێت و ئاڵاکەمان لە پەنای ئاڵای وڵاتانی جیهاندا بشکێتەوە. بێگومان ئەگەر بۆ گەلانی دنیا جارێک پێویست بێ بۆ کورد من هەمیشە وتومە دەجار پێویستە چونکە ئێمە دەوڵەتی سەربەخۆمانە ئەگەر گەلانی دنیا دەوڵەتی سەربەخۆیان هەیە ئاڵایەکیشیان هەبێ ئەوان ئاڵاکەشیان نەبێ هەر خاک و نەتەوەیەکی سەربەخۆ و خاکیان هەیە بەڵام ئێمە لەبەرەوەی خاکی هاوبەشمان نییە لانی کەم ئاڵاکەیەکێکە لە ئەو ڕەمزە گرنگانی کە پێویستە گرنگی پێ بدرێ و هەر چوار پارچەی کوردستان لەسەری یەکدەنگ بن و شانازی پێوە بکەن. دکتۆر لە کۆتاییە ئەمەوێت یان پێم خۆشە پەیامی بەڕێزت بزانم
سەبارەت بە دەنگدانی بەشێکی گرنگ و پیرۆزی خاکی کوردستان سبەی دەنگدانی گشتیە دوونە دەنگدانی تایبەت ئەنجامدرا و سبەی دەنگدانی گشتیە تا چەند پێویستە چاکی کورد ئەم هەستە نیشتیمانی و نەتەوەی هەبێت چێتە سەر سندوەکانی دەنگدان و دەنگ بە کورد بات. بێگومان پەیام بۆ خەڵکی ناوچە دابڕێنراوەکان ئەوەیە کە لەم دەنگدانەدا هەموو گلەیی و ڕەخنەکانیان بخەنە ئەولاوە بە ڕۆحیەتێکی نیشتیمانیەوە بڕۆن بۆ دەنگدان چونکە دوجار ئێمە هەرچیەک هەبین لە بینی خۆمانە لە ناوخۆی کوردستاندا ئەوە لەسەر ئاستی ئەو ناوچانە زۆر گرنگە خەڵک مەسەلە نیشتیمانیەکان مەسلەی ئەوە لە بەرچاو بگرێت کە ئەو ئەمڕۆ دەنگ ئەدات قورسایی کورد لەو ناوچانە نیشانەدا بە تایبەتی پەیوەستدارە بە نەوەکانی داهاتوی خۆیانەوە چونکە تا چۆن قورسایی کورد لەو ناوچانە دەربخرێت و هەروەها بچەسپێنرێت و ڕۆڵیان هەبێت لە دام و دەستگاکانی داهاتوی ناوخۆیی ناو شارەکاندا ئەوەندە کورد لەو ناوچانە دوورەکەوێتەوە لە تعریبکردنەوە هەروەها لە دوورخستنەوەیان و ڕاگواستێنە و ناوچانەوە ئەمە واکە وجودی چونکە بیرمان نەچێت لە دوای هەفتەی ئۆکتۆبرەوە ئەگەر سیرکەن بەهۆی ئەو ئیدارە تازەی لە کەرکووک دروست بۆ خەڵکی کورد زۆر گلەییان هەیە زۆر ئەچەوسێنرێنەوە لەو ناوچانە جوتیارەکانمان لە ناوچەکانی کەرکووک و دەوروبەری لەسەر خاک و ئاویان بەشێکیان دەرئەکرێن ئەمە بەچی چاکەکرێت بەوە چاکەکە قورسایی کورد لە ناو دام و دەستگاکان لەو شارانە بەهێز بکرێت ئەوەش بەچی ئەکرێت بە دەنگدانی تەواوەتی ئەکرێت خەڵکی کورد هەمی بڕوا بۆ دەنگدان و بێ ئومێد نەبێت لەوە بۆ بتوانێت ئەوە بکەوە پەیامیشم بۆ لایەنە سیاسیەکان لە ڕاستیە ئەوەیە پێش خەڵک ئەوان هەست بە پرسیارەتی بکەن یەک دەنگ بن من دوێنێ سەیرێکی ینی ئەوەم کرد زانیارێک هاتە بەردەستم ساڵی 2005 هەر هەموو لایەنە سیاسیەکانی کورد لە کاتی هەڵبژاردننی پارێزگەکانە بە یەک لیست پاشداریان کردبوو کە لیستی برایەتی بوو هەموو کورسیەکانیش بە یەک جار 26 کورسیان هێنا بوو کە توانیان لەو کاتە پارێزگاری کەرکووک و زۆرێک لە کورسیەکانی ئەنجومەنی پارێزگا بەدەست بێنن لە ئێستادا بەداخەوە نانتوانیەوە ئەو یەک دەنگێ بەدەست بێنن بەڵام خۆ دەتوانرێت دوای هەڵبژاردنەکە ڕاستەوخۆ بە ڕەحویەتێکی نەتەوەی هەر هیچ نەبێت لەو شوێنانە کار بکەن هەمویان فراکسیۆنێکی یەکگرت و دروست بکەن بۆ ئەوی بتوانن بە خەڵک و بە لایەنە سیاسیەکانەوە خزمەت بە مافەکانی کورد بکەن لەو ناوچانە زۆر سپاس بۆ ئامادەبوونە زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس.